ئێمە دەستەی ماڕاگەیان لە شاری هەولێر بۆ دژی ئەم بردومانە و تۆبارانکردنی تورکیا بۆ سەر هاوڵاتیانی سڤیل و مەدەنی. بەداخەوە تورکیا بە بیانووی هەبوونی پەکەکە لە چەند ساڵی ڕابردوودا لە نێو باشووردا جێگیر بووە و بنکە و بارەگایەکانی هەیە و ئێستاش دەبینن خۆتان ئاگادارن ئەوە داخلی دووهۆک و ئەوانە بە بەرچاوی خەڵک سیارەکانیان و بە مێکزەمین و زری پۆشەکانی عسکەریدا داخلی باشووری کوردستان بوونە. ئێمە ئەو دەستەیە ڕاماگەیاندووە دژی ئەم لەشکرکێشەی تورکیایە بڕیار بوو بچین یەکەم بەیاننامەمان لە کورتەکبی لەو شوێنەی کە هاوڵاتیانی سڤیلی کردوتە ئاماچ. دەستەکەی ئێمە دەستەیەکە بۆ دژی شەڕە، دەمانەوێت شەڕەکە بوەستێ. بەڕاستی ئێمە لەگەڵ ئەو شەڕەدانینە لە شەڕێکی نەخۆەوە بەرەوشی کوردی گرتووە، کەسک و خەڵکی شاری هەولێر و خەڵکی نیشتیمانی و خەڵکی وڵات پارێز شەڕەن ئێوەمان و سەردانی حەزبولایەنە سیاسەکان و بگرە سەردانی پەرلەمانی عێراق و گەر عێراقیش بکەین لەگەڵیان کۆبوونەوە. بەڕاستی ئەمە لەبەرەوەی پێمان وایە ڕێککەوتنی ژێر بە ژێرەی عێراق و تورکیا کراوە بۆ ئەم لەشکرکێشیە. جگە لەوەش بەڕاستی ئێمە زۆر ناڕازی بووین لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە نە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و نەپەر کوردستان بە نزێنی ئێمە هەیە ئەم ئەمانە لە هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکیان نەبووە. بەڕاستی و هەم لایەنە سیاسیەکان تاکو ئێستا بەیاننامەیەکی جدیان نەبووە بۆ ئەم لەشکرکێشیی تورکیا. بۆیە ئەمە وەکو کۆمەڵێک تالاگوانی مەدەنی ئاینی و کۆمەڵێک مامۆستا و مامۆستای زانکۆ و ئەمانە دکتۆرا و بەشدارین لەم دەستەیەکی لەناو کۆمەڵێک کەسایەتی پێکاتووە دژی ئەم لەشکرکێشیە بۆ سەر هەرێمی کوردستان.